پێویست ناکە ینی حکوومەت کە دابەشی ناکە دەیفرۆشێ و دەبا خەڵی خۆی ڕادەکە بۆیە بەڵاستی ئەوە تقریبا 3 ساڵە ژنەوتما وەرنەگرت بوو ئەو ساڵ وەرمانگرت ئەویش پێ فرۆشت نا هەنی پێت دەفرۆشی چەندی فەرقە دەگەڵەوەی بازاری 25,000 فەرقە حکوومەتی عێراق بە 35,000 دابەشی دەکات بە 50,000 دابەشی دەکات ئێمەش بە 104,000 دابەشی دەکات کەواتە فەرقی جیاوازێکی زۆری هەیە ئێمە پێمان دەفرۆشنەوە بەس خەڵکەکە هەست پێ ناکە لە پێفرۆشتنەوەی بەس خەڵکی خەتاکە لە خەڵکیە خەڵک نەدەبا وەریگری ئەوان میلەتی خۆیان خۆش دەوێ بەس ئێمە خەڵکی خۆش نایە مەسەلە ئەوەیە خۆی کە لە جێی خۆی کە دێ بە 50,000 یان چ لە یان 50 بەڵام لێرە تەقەنەوە بە هەمومان دەزانین کە پڕیژ نەکراوە بەرمیلەکە کە 104,000 لە خەڵکی وەرگتووە هەمومان دەزانین بۆ سەوزە ناکرێت بەڵام کە ناکرێت بڵێ نوێنەڵێن دەڵێ خۆی یەکشت هەیە لە دنیادا ئێستا پندێکی پێشینان هەیە زۆر جوان دەڵێ نەکەرە نەبارە بە هەرتێک لاندای خوارە نەکەرە نەپەتکە بە نەعلێت بن هەرتکە چونکە چەند تاوانی حکوومەتیە چوار ئەوەندە تاوانی ئەو میلەتەیە بە 4-5 ساڵان بە 50 بە چواران ئەوها ئەوش ئەگەر بێ ئەگە بندێنێ بە 100 و بە 104,000 و 120,000 ئان بۆ دێزار هەو بەکەفی خۆنا وەڵڵا ناڵە فرۆشتنە بیا پێ پیشا فرۆشتوانە ئەکەنە پارە و هەریەدە لە باخی لێو دەوڵەتانە ئێستا دەڵێ ناتوانینەوە دابەشکەی نەوتەکەی دەفرۆش وایە نەوتەکەمان پێ دەفرۆشن یانی تۆ سیرکە لە بازاری من لە هاوینەدا کڕیوە بە 115,000 حکوومەتیش پێی فرۆشتم بە 104,000 تانی 11,000 فەرق بووە کەواتە 11,000 فەرق بووە لەوانە ئەو 11,000 لە سیبا فەرقی بووە کابرات شیشێکی تێڕە دەکا 20 لیتری کەمە 20 لیتر 25 لیتری کەم کەواتە نەگووە خۆی قەنەعەتم کە 100,000 دەکەوێت ئەوەی کە کڕیمە ئەوەی کڕیمە هاتۆتە پێش دەرچێ بۆی فول کردم لە سەریشی وەڕژاوە ناتۆ مەڵێ بکڕ قەت باسیەوەی مەکە هەر لە چێکی کاکە نەوتت بە چەند لە حکوومەت کڕیوە دەبێ ئاوا بڵێ منە زەپار هات بە 3 ساڵ بوونەدا ئەگەلەیەکی بدرێت لە قەڵازی بدرێت لە ڕانی نادرێتەوێ حکوومەت نەوتێ دەدا نەکارەبای دەدا هارەوەڵەوەی کەم خەمتر نابێ بە چەند ساڵ جارێک دابژە کۆرە چ ساڵان وەڵڵای کۆرە ئەوە چار پێ پاری لە بۆ هەندەکان هینە و لە بۆ هەندەکانیش محتەل بوونەوە ڕقراوەستان بەخوام یەک بەرمیلم کڕی بە 215,000 کاکەمەیان نافرۆشتووین کۆیلێنی کۆیلە بەخواوەکی کۆیلێنیان نالێ کردووی